بەداخەوە دوانزەی ئەم مانگا یەکێک لە نووسەر و وەرگێڕە گەورەکانی کورد کۆچی دواییان کرد کە ئەویش نووسەر و وەرگێڕ و شارەزای بواری زمانی کوردی مامۆستا عەبدولکەریم شێخانیە کە تا ئێستا چەندین پەرتووک و چەندین کتێبی بە تایبەتی لە زمانی عەرەبی و فارسی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و هەروەها بە پێچەوانەشەوە و چەندین بابەت و لێکۆڵینەوەی لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاوکراوەتەوە. دوانزەی ئەم مانگا کتێبخانە و ئەدەبیات و بواری ڕۆژنامەوانی کوردی یەکێک لە دیارترین نووسەر و وەرگێڕ و شارەزانی زمانی کوردی لەدەستدا. کۆچی نووسەر و وەرگێڕ مامۆستا عەبدولکەریم شێخانی کە لە نێچی گەورەی لەو بوارانەدا دروست کرد. عەبدولکەریم شێخانی ساڵی 1933 لە گەڕێکی بەفریقەندی کۆیە لەدایک بووە. سەرەتایی و ناوەندی لە کۆیە تەواو کردووە. لەبەرەوەی دواناوەندی لە کۆیە نەبووە بۆ خوێندن چۆتە هەولێر و لەوێ دواناوەندی تەواو کردووە. ساڵی 1953 بۆ 1954 چۆتە بەغداد و خولی پەروەردەیی تەواو کردووە. ساڵی 1954 وەک مامۆستا دامەزراوە. هەر لەو ساڵەدا یەکەم نووسینی لە گۆڤاری هەتاو بە ناوی خەوێکی خۆش بڵاو کردوێتەوە. مامۆستا عەبدولکەریم شێخانی جگەلەوەی یەکێک بۆ لە نووسەرە تایبەت و بلیمەتەکانی بواری ڕۆژنامەوانی لە بواری وەرگێڕانیشدا کتێبەکانی وەکو سەرنجڕاکێشترین کاری ئەدەبی لە کتێبخانەی کوردیدا دەمێننەوە. ڕۆمانی براکوژی، ماسی ڕەشە بچکۆلە، ڕۆمانی عابیرەت سەبیل هائیمە و چەندین بەرهەمی تر لە دیارترین ئەو کتێبانن کە مامۆستا عەبدولکەریم شێخانی لە زمانەکانی عەرەبی و فارسی و هەروەها بە پێچەوانەشەوە وەریگێڕاون. ئەمە جگەلەوەی کە خاوەنی نزیکەی 15 کتێبی خوێندنگەیە بۆ قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی. هەروەها شەعرێکی درێژی 55 لاپەڕەی بە ناوی ڕێحاننامە بۆ کەوبانێ نووسیوە. مامۆستا عەبدولکەریم شێخانی ساڵی 2021 خەڵاتی کارۆی لە پای وەرگێڕانەکانی و خزمەتی ئەدەبیات و کتێبخانەی کوردی پێبەخشراوە.